مادەم باسی پارتیمان کرد باسێکی نێچیروان بارزانی بکەین کە باسی مامی دەکات و ئەو سەرۆکە بوو کە 3 مانگ هەر لە ناو سەیارە نووست بۆ ئەوەی ڕووبەڕووی ئەو دڕندانە ببێتەوە بەهێزی ئەو گەڵە ئەو پێشتاژە. قسەکانت تەواوە کاک نێچیروان. ئەمە خاڵی دووەمی کەتەلۆگە سیحریەکەیە. کەتەلۆگەکە دەڵێت دەبێت لە هەڵبژاردندا سادە بین و وەک خەڵک بین. تەواو. کاک مەسعود جێگەی خەوی دەست نەکەوتووە. ناچار لە سیارەدا خەوی لێکەوتووە. خۆشان دەزانن سەرۆک خانووەکەی زۆر بچووکە. ئەوە تا کاکێ من هەورامی کە چووە جێگەی نەبووە بچێتە ژوورە و ناچار کاک مەسعود خۆی هاتۆ بۆ لای. یعنی هەندێک شت ڕەنگە خەڵک تەسەوور نەکا مەسەن جارێکیان ئێمە جەژن بوو بۆ جژنە پیرۆزە چوینە ماڵیان لە بەرەوەی میوانێکی زۆر بووین چوین بەڵام دیوەخانەکەی ئەوەندە بچووک بوو جێگەی هەمان نەبووی جەنابی سەرۆک خۆی هاتە دەرێ و تیم داوا لێبوور نەکەم لە بەرەوەی چونکە ئێستش قبوڵ ناکات لە بینای گەورایان لە خانوویکی خۆ ئەشتوانی حیزب ئەتوانێ هەموو کوردێک ئەتوانێت بەشدار بێت جوانترین خانوو بەڵام نا ئێستش بڕۆ خانووەکەی جەنابی کاک مەسعود ببینە وەکو خانوویەکی هەر ئاساییەکە لێرە هەیە قبوڵ ناکا بچێتە خانوویە کە وەکو خانووی هەندێک لە دەوڵەمەند و خەڵکە تەوەستەکانیش بێ. یعنی ئەمە جۆرێکە لە پابندبوون بەو عەقیدەی کە جەنابی کاک مەسعود لە خۆی و لە خاکی بوونیان وایە دەبێت سادە بین و وەکو خەڵک بژین. ئافەرم جەنابی سەرۆکی پێشوش بێگومان سادەیە و ئەو هەر لەگەڵ پێشمەرگە بووە و چۆکی بەداعش هێناوە و نەشیویست شوێنی پێشمەرگەکانی دیکە ناڕەحەت بکە. ناچار لە ئۆتۆمبیلدا خەوی لێکەوتووە.